ئێمە داواکاریمان لە حکوومەتەوەیە ئێمە 5 ساڵە ئەو برایمان کوژاوە ئێمە دوو کەس حتا ئیستا نە حکوومەت یەک کەس نادێت سەریان شکاتمان لە ئاسایش قادەکەم و شورتە هەیە هیچ بەرپرسیاری ناکەن هەر شتێ ئەەکەن خۆیان لێ گێلەکەن و ناتنە سەریان بە تەلەفۆنی ئاگاداریان کردووە ئەوانە هەتا ئێستا نەگیران لە دیگەی خۆیانن قایم مقام ڕێگا لە ئیدایەتن لە ناوچە قادەکەرم ئینجا کارەبا قایم مقام کارەبای بۆیان ڕاکێشاوە خەڵکی لە حکومەت قاچاق بێ ئەبێ کارەبای بڕاکێشی حکومەتی ئەگەر خەڵکی قاچاق بێ ئەبێ کارەبای بڕاکێشی ڕێگاوبانی بۆ چاکەی هاوکاریەکەن لە هەموو لێنەکە بۆ خۆیان حیوانداری خۆیانەکەن هیچ شتێ ناچێت سەریان ئێمە داواکاری ئەم شتە حکومەت دامان دەست قانونێک لای کاتۆ بۆ ئێمە داواکاری ئەوەیە ئێمە یعنی هاتینەتە ئێرە خڕبووینە 4 ساڵە شکاتەکەین سوێن بەخوا ئێمە تەینابرایەکمان بۆ نۆ خوشکین بۆ ئەتوانین ئێمە کە زەعیفەین نۆ خوشکین برامان کوژا ئامۆزاکەمان کوژا لە نەحەق لەو مەرکەزە خڕمانەکەن 12 ملیۆن کەفالەتمان لێسێنن بۆ تایسە ناتوانانی لە بکوژەکان دانەیەک سزن کرێ بۆ تایسە ناتوانانی بڕۆن دانەی لە بکوژەکان ئێمەوە هەمووی ئەمر بیلقەبزە لە سلێمانی لە چەمچەمان لە ئاسایش لە هەموو شوێنە شکاتمان کردە داواکاریمان ئەوەیە کاکە گیان ئێمە مردن براکانمان ئەوە نێوە پێیان خۆشی ئەوان لە دیەکە دانوشتن حکومەت خۆی ناکاتە خاوەنمان سەیری ئەوەلیاتەکانم کرد دروستە بڕیاریگرتنیان بۆ درەچووەوە ئەو کاتەش بەڕێز بەڕێوەبەری پۆلیس گشتاندنی بۆ هەموو بنکەکان پێکردووە نووسراوی پێکردو بۆ بەڕێز پۆلیسی پارێزگای سلێمانی دڵنیام و یەقینیشم ئەوان نووسراویان پێکردووە بەڵام لەو ڕۆبە دواوە من بەڵێنی ئەوە دەدەم هەر وەک چۆن هەمیشە بەڵێنم داوە هەر تۆمەتبارێک لە سنووری قەزای چەمچەماڵ ئەمری گرتنی هەبێت ئێمە لە ڕێگەی هێزە ئەمنیەکان کاری جدی دەکەین بۆی دەست بەسەری بکەین و ڕاپێکی بەردەم دادگای بکەین لە دادگا با یەکلا بێتەوە ئایا تۆمەتبارە یا تاوانبارە بۆیە لێرەوە دڵنیای دەدەینە ئەو خانەوادە بەڕێزانە کە ئێمە خەمخۆریان دەبین بۆ گرتنی تۆمەتبارەکان و بەڵێنی ئەوە دەدەین چیمان لە توانادا بێت درێغی نەکەین بۆیان